بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. خۆشحاڵ و کامەرانم کەوا ئەم جارش خوای پەروەردگار دەرفەتی پێداین کەوا لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی تشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست شادمەوە. خۆشەویستان، وەک لە ئەڵقەکانی ڕابردوو باسمان لە پەروەردەی منداڵان کرد. باسمان لەوە کرد کە شێوازەکانی پەروەردەی منداڵ لەگەڵ دایکان و باوکانی خۆشەویست کۆمەڵێک ئامۆژگاریمان پێشکەش کرد. بە پشتیوانی خوای پەروەردگار لە ئەڵقەی ئەمڕۆدا و لە دوو ئەڵقەی بێت باس لە قۆناغی باڵغبوون. باس لە قۆناغی باڵغبوون و شێوازی تەعاملکردن و هەڵسوکەوتکردنی دایک و باوکان لەگەڵ منداڵەکانیان لەم قۆناغەدا چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ بکەن باسی دەکەین. ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار لە ماوەی دیاریکراوی بەرنامەدا چەند ئامۆژگاریەک دەخەینە بەردەستی پەروەردەکاران و هەروەها دایکان و باوکانی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان، گرنگە کە دایکان و باوکان هەروەها بە تایبەتیش وەکو گوتم دایکان و باوکان ئەوە بزانن کە منداڵەکانیان جگەرگۆشەکانیان کاتێک کە دەگەنە قۆناغی باڵغبوون ڕۆشنبیریان پێ بدەن لە بواری گەشەی جەستەیاندا کە چۆن جەستە گەشە دەکاتن و هەروەها لە بواری جنسیشدا هەندێک ئامۆژگاری هەیە پێویستە کە دایکان و باوکان بە منداڵەکانیان بدەن و ئەوە مەسئولیەتی دایکان و باوکانە، بەڵام بەبێ ئەوەی کە تەداخلی تەفاسیلی ئەو شتانە بکەن. بۆ نمونە، دایک پێویستە کاتێک کە کچەکەی دەگاتە قۆناغی باڵغبوون باسی عادە و شێوازی عادە و کەوتنە عادە سووری مانگانە بۆ کچەکەی باس بکاتن. اینجا بە هەمان شێوە بۆ کوڕیش هەروایە کە هەندێشت پێویستە دایکان و باوکان ئەم گەشە سندنەی جەستە و هەروەها بواری وەکو گوتم جنسیە بۆ منداڵەکانیان باس بکەن، بەڵام بەبێ ئەوەی کە زۆر لە تەفاسیلەکەی و وردەکاریەکانی بۆ منداڵەکان باس نەکرێتن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، ئێوە بە تایبەتی ئێوەی بەڕێز پێویستە کە منداڵەکەتان کوڕەکەتان فێر بکەن کە کوڕ جەستەی خۆی مڵکی خۆیەتی، تەنها مڵکی خۆیەتی و بۆ کەس نییە کە لەو جسمەی ئەو نزیک بیتەوە و دەستی لێ بداتن جگە لە دایک و باوکی ئەویش لە کاتی پێویستدا کە پێویست بێتن. واتە گرنگە ئەم ڕۆشنبیریە فێری کوڕەکەت بکەی، فێری کچەکەت بکەی، واتە بۆ کەس نییە دەستیان لێ بداتن و لە جەستە و لاشەیاندا. ئەمە لە قۆناغی باڵغبوون گرنگە ئەم زانیاریانە بە منداڵەکان ببەخشرێتن. هەروەها خۆشەویستان، منداڵان کاتێک کە دەگەنە قۆناغی باڵغبوون گۆڕانکاری ئەندامی بەسەر طبعاً زۆر بە خێرایی هەندێک گۆڕانکاری لە ئەندامەکانیان ڕوودەداتن و لە ماوەیەکی زۆر کووردا و گۆڕانکاریانە ڕوودەدەن. هەندێک جار لەوانەیە باوکان دایکان یعنی سەریان بسوڕمێتن لەو گۆڕانکاریە خێرایە، بەڵام طبعاً ئەوە کارێکی سروشتیە و هەموو زۆربەی باڵغبووان زۆربەی و گەنجانەی کە بە مەرحەلەی باڵغبووندا تێپەڕن شتێکی سروشتیە و ئەم گۆڕانکاریانە ڕوو ئەدەن. دایکان و باوکانی بەڕێز، مناقەشەکردن، گەنگەشەکردن، جەدەل، دەرخستنی سربەخۆیی واتە منداڵەکەت کە خۆی وا دەرخا کە سربەخۆیە، یاخود تاکڕەوی لە بڕیارداندا یا هەندێک هەڵچوون لەگەڵ ئەو بڕیاردانە و قبول نەکردنی ڕای بەرامبەر بزۆر بە ئاسانی یا هەندێک جار لەوانەیە ڕای بەرامبەر ڕەت بکاتەوە. ئەمانە هەمویان بەڕاستی سیفاتن، ئەو سیفاتانن کە زۆربەی زۆری ئەوانەی کە تازە دەگەنە قۆناغی باڵغبوون ئەو سیفاتانیان لەلا پەیدا دەبێتن. بۆیە پێویستە کە ئەمە بە ئاسایی وەربگیرێت و قۆناغی مڕاهەقە و قۆناغی باڵغبوون زۆربەی ئەو جگەرگۆشانەمان لەو قۆناغەدا ئەو سیفاتانیان هەیە. زۆر جاران لەوانەیە منداڵ یاخود بڵێن مڕاهق
لەو قۆناغەدا زۆر لە فەشەل لە کەوتن لەوانە بترسێتن و زۆر لەوانەیە پرسیاری مستەقبل و ئایندەی خۆی بکاتن، زۆر پرسیاری ئەوە بکاتن چۆن ڕوبەڕووبوون لەگەڵ ژیاندا ڕوبەڕوو بێتەوە. ئەمانە شتی ئاساین و زۆربەی جگەرگۆشەکان لە قۆناغی باڵغ بوون و لە قۆناغی مراهقەدا ئەم ترسیان لەلا دروست دەبێتن و ئەم پرسیارانیان لەلا دروست دەبێتن و پێویستە یعنی دڵنەوایی بکرێن و پێویستە پرسیاری عەفوەن وەڵامی پرسیارەکانیان بدرێتەوە. خۆشەویستان، طبعاً مراهق گەنج لە قۆناغی باڵغبووندا زۆر ناتوانێتن تەحەکوم لە یاخود بڵێن کۆنتڕۆڵی هەڵچوونەکانی خۆی بکاتن. بۆ نمونە ئەگەر گەنج یاخود مراهق کەسی مراهق تازە پێگەیشتوو دەبینی کاتێک کە شتێکی خۆشویست زۆر زیادەڕەوی ئەکاتن، مبالەغە دەکات لەو خۆشویستنە. بەڵام ئەگەر کەسێکی ڕقیشی لە کەسێک بۆ بە هەمان شێوە زۆر زیادەڕەوی ئەکاتن. ئەمان بەگشتی وەکو گوتم کەسانی مراهق ناتوانن تەحەکۆم و کۆنتڕۆڵی هەڵسوونەکانی خۆیان بکەن، بۆیە دەبێ ئەمە لە بەرچاومان بێتن کە گەنج لەو قۆناغەدا منداڵ لەو قۆناغەدا قۆناغی باڵغبووندا زۆر ناتوانێتن کۆنتڕۆڵ بەسەر خۆیدا بکاتن و پێویستە دایکان و باوکان ئەم زانیاریان لەلا هەبێتن. خۆشەویستان، زۆر جاران ئەو منداڵانەی کە تازە باڵغە بن تازە دەگەنە قۆناغی باڵغ بوون وا گومان دەبن یاخود هەست بەوە دەکەن کە ئەوانی تر لێیان تێناگەن یاخود هەست بە هەست و نەستەکانیان ناکەن. زۆر جاران لەوانەیە ئەو منداڵە ڕقی ئەوە لە دایک و باوکەکانی دەربکاتن، واتە ڕقی ئەوەی کە دەوروبەر لی تێناگاتن هەست بە هەستەکانی ناکاتن تۆڵە لە دایک و باوکی بکات، واتە ڕقی خۆی بەسەر ئەواندا بڕێژیتن یا بەسەر خەڵکی تردا بڕێژیتن. وە لەوانەیە زۆر جاران ئەم دەستەواژەیە زۆر دووبارە بکاتەوە بڵێ کەس تێم ناگاتن، کەس لە من حاڵی نابێتن. و بە زۆریش لەو حاڵەتانەدا مراهق کەسی مراهق زۆر حەز بە تەنیایی دەکاتن. ئیدی وەکو گوتم ئەم هەستە لە لای زۆربەی ئەوانەی کە تازە باڵغ دەبن و هەست دەکەن کە دەوروبەر لێیان تێناگا و هەست بە هەستەکانیان ناکاتن. خۆشەویستان، کەسی مراهق منداڵ لە قۆناغی باڵغبووندا زۆر حەز بەوە دەکاتن کە خۆی دەربخاتن، واتە وجودی خۆی، هەبوونی خۆی، کیانی خۆی پسەپێنیتن، ئیسباتی وجودی خۆی بکاتن. بۆیە پێویستە بەڕاستی دایکان و باوکان یعنی ئەم هەستە بە هەند وەربگرن کە ئەو گەنجە ئەوێتن خۆی دەربخات، واتە بە گرنگیەوە ئەم هەستە وەربگرن و بیریش لێ بکەنەوە، بیری جددی لەم هەستە بکەنەوە و چارەسەری بۆ دابنێن. وەکو گوتم مادام باڵغ کەسی باڵغ بوو ئەو منداڵە کە لەو قۆناغە دەگاتە قۆناغی باڵغی حەز بە وەکو گوتم حەز بەوە دەکات کە ئیسباتی وجودی خۆی بکاتن، خۆی دەربخاتن. ئەمە زۆر جاران حەز دەکاتن کە لە میانەی تاقەی خۆی، تواناکانی خۆی، ئیستیغلالکردنی ئەوە خۆی دەربخاتن. بۆی پێویستە لەو کاتانەدا ئێمە بەرپرسیارەتی پێ ببەخشین، هەندێک کاری پێ ببەخشین کە گونجاو بیتن لەگەڵ ئەو. و بۆیە پێویستە کەسی باڵغ بوو بەڕاستی هەر ئاوا لی نەگەڕێن بەبێ ئەوەی کە هەز بە بەرپرسیارەتی بکات، کاری پێ بسپێرە و مەسئولیەتی پێ بسپێرە ئیلا ئەگەر بێت و ئەو مەسئولیەتە تێک بگیرێتن لەگەڵ پێویستیەکانی کۆمەلگاوە جیایە لەو کاتانەدا. بەڵام تا دەکرێ مەسئولیاتی پێ بسپێرە، کاری پێ بسپێرە بەبێ ئیش نەبیتن و ئیستیغلالی تاقەی بکرێتن، تواناکانی بکرێتن بۆ ئەوەی ئەویش هەز بە وجودی خۆی بکە، هەز بە کیانی خۆی بکاتن و خۆی وەکو گوتم زیاتر ئیسپات بکاتن. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پێویستە چارەسەرکردنی کێشەی ئەو باڵغ بوانە ئەو جگەرگۆشانە کە دەگەنە ئەو قۆناغە بەوە دەبێتن کە چارەسەری کێشەکانیان بکەین لەگەڵیان دابنیشین، چونکە بەڕاستی لەو قۆناغەدا وەکو گوتم گرفتیان هەیە. ئیدی چارەسەری گرفتەکان بەوە دەبێت کە لەگەڵی دابنیشی لەگەڵ کوڕەکەت لەگەڵ کچەکەت و پێویستە زۆر زۆر نەرمونیان بی لەو قۆناغەدا، ینی پێویستە شێوازی زبر
بەکار نەهێنی بۆ ئەوەی هەست بە ئەمن و ئەمان بکاتن و بنەماکانی گفتوگۆکردن بنەماکانی ئادابی گوێگرتن و گوێ لێگرتنی و قسە لەگەڵکردنی ئەمانە ڕەچاو بکەی و هەوڵدا بە ئەو بۆ خۆی هەڵبژێریتن واتە هەڵبژاردن بۆ خۆی لێگەڕێ و بەڵام هانی بدە کە شتە باشەکان جێبەجێ بکاتن و پێی بڵێ کە تو خۆت تەحملی هەڵەکانت دەکەی ئەگەر هاتوو کەم و کورتیت هەبوو بەڵام بە هەڵەکانی دائیمەن ڕوبەڕووی مەبەوە دوعاشی بۆ بکە هەوڵ بدە وەکو گوتم پێی بڵێ ئەگەر هەڵە بکەی ئەو خۆت تەحملی هەڵەکانی خۆت دەکەی. خۆشەویستان زۆر جاران دەبینی مڕاهق گەنج کە دەگاتە قۆناغی باڵغ بوون وای لێ دێتن دەبینی لە ناکاو نمونەی بیر دەکاتەوە واتە میثالیانە بیر دەکاتەوە بیر و هەڵسوکەوتی زۆر میثالیانە دەبێتن واتە ڕەخنە لە هەموو دەوروبەری دەگریتن ڕەخنە لە هەموو بارودۆخی دەوروبەری دەگریتن کە ئەم شتە بۆ ئاوە واتە واقعیانە بیر ناکاتەوە بەڵکو میثالی بیرەکاتەوە هەموو شتێک دەبی نمونەی بیتن ئەمە شتێکی ئاساییە زۆر جاران مڕاهق لەو قۆناغەدا تووشی دەبیت زۆر جاران مڕاهق کەسی مڕاهق وەکو گوتم ئەو کەسەی کە تازە دەگاتە قۆناغی باڵغ بوون دەبینی لە ناکە وای لێ دێتن کە گاڵتە بە هەموو شتێکی دەوروبەری دەکاتن زۆر جاران گاڵتە بە فکر و ئەندێشەی بیرکردنەوەکانی دایک و باوک و خزم و کەسەکانیشی دەکاتن ئەمە زۆر جاران ڕوئەداتن واتە کەسی باڵغ بوو کە تازە پێدەگا گاڵتەی بە هەموو شتێک دێتن گاڵتە بە دەوروبەر دەکاتن گاڵتە بە بیر و بۆچوونی دایک و باوکی دەکاتن ئەمە قۆناغێکە زۆر جاران لەم قۆناغەدا وەکو گوتم یعنی شتێکی ئاساییە بە ئاسایی وەریگرین کە منداڵ لەو قۆناغەدا ئەم حاڵەتەی بەسەردێتن زۆر جاران خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز مڕاهق کەسی مڕاهق هەست بەوە دەکاتن کە حەزەکات کە گەنگەشە بکات مجادلە بکات مناقەشە بکات لەگەڵ بەرامبەرەکانی و حەزەکات دائیمەن ڕای پێچەوانەی ئەوانی تر بیتن واتە حەز بە چ دەکات حەز بە تەحەدا دەکاتن بۆ بەرامبەرەکانی ئەم هەستەش زۆر جاران وەکو گوتم لە لای جگەرگۆشە پێگەیشتوەکانمان کە تازە دەگەن ئەو قۆناغی باڵغ بوون ڕوودەدات و پێویستە ئەوەشیان دایکان و باوکان لە بەرچاویان بیتن شتێکی تر و ئاخر خاڵمان کۆتا خاڵمان خۆشەویستان ئەوەیە کە کەسی تازە پێگەیشت و ئەو جگەرگۆشانەی کە دەگەنە قۆناغی باڵغ بوون زۆر گرنگی بە سەر و سیما و بە سەر و پرچ و دەموچا و ئەوانێ مەزهەریان جلوبەرگەکانیان زۆر گرنگی بەوە دەدەن و زۆر جاران تووشی دڵە ڕاوچێ دەبن ئەگەر هاتوو لە مەسەرەن کەم و کورتێک لە مەزهەریان لە سەر و پرچیان لە دەموچاویان لە جلوبەرجیان هەبێتن یعنی زۆر بەمە تووشی ڕاڕایی دەبن و بە تایبەتی کاتێک کە هەندێک جاران هەندێک نیشانەی باڵغ بوون و دیار دەکەوێتن لە کاتی نیشانەکانی باڵغ بوون و بە دیارکەتنی بە زۆری لەم حاڵەتانەدا منداڵەکان تووشی قەلەقی تووشی ڕاڕایی تووشی حاڵەتێکی دەرونی دەبن ئەمە بە ئاسایی وەرگین و دەکرێتن دایکان و باوکان ئامۆژگاری منداڵەکانیان بکەن پێیان بڵێن وەکو گوتم بە تایبەتی گەشەی جەستە کە جەستە چۆن گەشە دەکاتن و گەشە سندنی هەندێک لایەنی وەکو گوتم ڕاگەزی و جنسی ئەمەش پێویستە بەڵام دایکان و باوکان بۆ منداڵەکانیان ڕوونکەنەوە بە تایبەتی کوڕ کاتێک کە دەگاتە حاڵەتی احتیلام بوون ئەمە بۆ کوڕەکەی ڕوونکاتەوە دایک بۆ کچەکەی شێوازی مەبەستم کە کاتێک کە دەکەویتە عادە ئەمە بۆی ڕوونکاتەوە پێی بڵێ کە ئاساییە هەموو کچان کاتێک کە دەگەنە و قۆناغا تووشی ئەو حاڵەتە دەبن خۆشەویستان ئەمانە بە کورتی چەند خاڵێک بوون کە منداڵەکانمان دەگەنە قۆناغی باڵغ بوون لەوانەیە ئەم حاڵەتانەیان لەلا دروست بێتن بەو هیوایی کە سوودێکم بە سەرەتا بە خۆم و بە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش گەیاند بێتن لێرەدا کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان دێنین تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه